بینەرانی ساندارد و شۆڤە ڕووداوەکان ئەم کاتتان باش. لە دیدارێکی تایبەت لەگەڵ یەکێک لە ئەکادیمی لێکۆڵەر مێژوونووس کەسێکی تایبەت بە قەزەی کوردی گفتوگۆ دەکەین کە بە کتێب بە لێکۆڵینەوە بە سیمینار بە وتار بە گوتار بە ڕاستەخۆ ناڕاستەخۆ بەردەوام قسەی لەسەر دەوڵەتی کوردی چارەنووسی کورد ناسیۆنالیزمی کورد هەموو ئەو شتانە هەیە کە پەیوەستە بە کورد لە هەرێمی کوردستان و پەیوەستە بە کورد لە پارچەکانی ترەوە. ئەویش دکتۆر بورهان یاسینە. دکتۆر گیان زۆر بەخێر بێ بە ناوی بینەران و خوێنەرانی سانداردەوە بەخێراتن دەکەین. زۆر سپاس قوربان. سڵام هەیە بۆتان بۆ جەنابت بۆ هاوڕێکانت و خوشکبرانە لەگەڵت و ڕێزی تایبەتیم بۆ دەستگای ستاندارد. خۆشحاڵم لەگەڵتانم بە خزمەتام فەرموو. سپاس دەکەم دکتۆر جان. دکتۆر باپرسیاری یەکەمیان ئەوە بێت کە ئێمە ئێستا حالیەن لە دۆخێکداین کە هەم لە هەفتەی ڕابردوو لە کۆنگرەی لووتکەی جددە ئەم هەفتەیە کۆنگرەی لووتکەی نێوان ئەردۆغان و پوتین و ڕئیسی لە تەهران و تەنانەت ئەمڕۆژ لە کۆبوونەوەی نێوان وەزیرانی دەرەوەی تاران و سووریا پرسی کورد حازرە بێ ئەوەی کورد لە ئەوێ بێ و پێشتریش بە درێژایی ساڵی ڕابردوو و بە ئەم ساڵیشەوە ئێمە ڕوبەڕووی هەلو مەرجێک بووینەوە کە لە بەغدا دادگای ئیتیحادی دژی ئەمانە ئەمە بەکاردێت کە خەوارەی لە هەرێمی کوردستان هەیە. جا ئەوە پێیوەستە بە کورد خۆی کە پێم وایە دەسەڵاتدارانی کورد نەکە کورد یان پێیوەستە بە سێوە شتێکی ترە بەڵام گرنگ ئەوەیە لەسەر حسابی کووردە. لەم دۆخەدا قەزەی کوردی بەرەو چ ئاراستەیەک دەڕوا و دۆخی کورد بە خوێندنەوەی ئێوە بۆ سێت بۆ کوێ دەڕوات؟ بەڵێ قوربانگیان پرسیارەکە زۆر پرسیار لەخۆ ئەگرێ بەڕاستی و زۆر گرنگە کاتێ ئێمە باسی مەسەلەی کوردەکەین دەبێ بەردەوام چاومان لەوە بێت کە تێگەیشتن لەو مەسەلەیە لەم قەزیەیە ئاستی جیاجیای هەیە ئاستی لۆکاڵی هەیە و ئاستێکی تر ئەو دەوڵەتانەی کە ئێمە لەگەڵ یانە تەرەفین ئاستی ئەقلیمی هەیە و ئاستی جیهانی هەیە. لە ئێستادا کە ئێمە قسە دەکەین لەو چوار ئاستەدا کێشەی کورد قسە زۆر هەڵەگرێ لە ڕاستیە. جەنابەت باسی کۆبوونەوەی جددت کرد و لەو لاشەوە کۆبوونەوەکەی تەهران ئەوە زۆر گرنگە ئێمە بزانین ئەوەی کە لە میدیاکانەوە ئەیبیستین بە دەربارەی ئەم دوو کۆبوونەوەیە ئەمە تەنها بەشێکە و عادەتەن لەم کۆبوونەوە گرنگانە هەندێک شت هەیە بۆ میدیاکان ناوترێ لە پشتی بڵین پەردەوە قسەی لەسەرەکرێ مەسەلەیەک لاکەرەوەکان دەست خۆش بێ زۆر جوان دقیق باسەکەت کردەوە کە کێشەی کورد ئامادەیە لەوێ بەڵام کورد خۆی حاضر نییە لەوێ. ئەمە زۆر مەترسیدارە زۆر خەتەرە هەر نەبێ لە کۆبوونەوەی جددا پێویست بوو کورد بەڕاستی ئامادەیی هەبێ. ئەوەی من ئاگادارم دەسەڵات کە بە شێوەیەکی ڕەسمی دەبێ ئەو نوێنەرایەتی کوردستان بکە دەبێ ئەوان زۆر نیگەران بن لەو بابەتەوە دەبێ ئەوان وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە بۆوە بە ئاسانی کرا کورد بخرێتە دەرەوەی ئەم گفتوگۆیانە ئەگەر بچینە ئاستی عێراق سەرۆک تۆمار کووردە بەڵام ئەو ئامادە نییە لەوێ کە بەپێی دەستور ئەوی من بزانم زیاتر سەرۆک تۆمار نوێنەرایەتی تۆماری عێراقەکات بەڵام دیسان ئەویشی تیانە وەزیری دەرەوە کە کووردە ئەویشی تیانە. ئەمە کۆمەڵێک کێشەن. من حەز دەکەم جخت لەسەر ئەوە بکەمەوە کە دەکرێت کۆبوونەوەی جددا بەرامبەر کۆبوونەوەی تەهران دوو قوتبمان پێ بڵێت کە ئەو دوو قوتبە خەریکە جێگای خۆیان ئەگرن. تورکیا هەڵەکەوتووە تورکیا مەفروض بوو لە جددەیە بەشدار بێ لە ڕاستیە بەڵام لە تەهرانە دەرەکەوێت بەو معنایە تورکیا لەو دوو قوتبەی لەو دوو جەمسەرەی کە خەریکە دروستە بێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر نزیکە لەو هێزانەی کە دژی ڕۆژاوا و دژی ئەمریکان بۆ بە تایبەتی با بڵێن ئێران و رووسیا و ئەمە یاریەکە
من پێم وایە لە مەدای دووردا تورکیا ناتوانێت بەو شێوەیە بەردەوام بێ چونکە ئەمە کێشە بۆ تورکیا دروستەکە بە هەر حاڵ ئەوەشی کە جێگای نیگەرانی بوو لە بوونەوەی جددا و ئەو ڕاگەیەنراوەی لە 22 خاڵە بڵاو کرایەوە لە ڕاستیدا ئاماژەیەکی زۆر کەم هەیە بە کورد ئەو کەمی ئاماژێش ئەوە دەرەخات کە ئیتر ئێمە لە پەراوێزی ڕووداوەکانین و ناتوانین کاریگەریکی ئەو هەمان هەبێ بەسەر ڕووداوە. دکتۆر جان بەڵێ ئەوەی کە پاشەکشەی بە کورد کردووە هەڵبەتە من پێم وایە دەبێ بڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردووە و لەگەڵیشیدا ئێستا مادام پرسەکای سووریاش کوردەکانی سووریاش هاتووتە سەر مێزی هەم گفتوگەکانی وڵاتانی نێودەوڵەتی و هەمیشی هەرێمی ئایا ئەمە پێویست نییە بە غیابی ئەوان یعنی ئایا ئەوان غایب نین لە معادلاتی هەرێمی نێودەوڵەتی؟ بەڵێ ئەمە باسی دوو حاڵەتی کوردیەکەین باوها بڵێن کە پێویستی بە حەزور هەیە یەکێکیان باشووری کوردستانە کە بەپێی دەستور هەڵبەتە پێزاندراوە و جێگای خۆی هەیە بەڵام ئەوەی تریشانی ڕۆژاوای کوردستانە کە حزورێکی بەهێزیان هەیە لەسەر عەرزە بەڵام ئەو حزورە بە دەستور نەکراوە بە قانون نەکراوە بە بڵێن لە ڕێکەوتنێکی نێونەتەوەییدا جێگای نەکراوەتەوە ئەوەی کە هەیە لە ڕاستیدا پەیوەندی ناڕەسمین لە بینی ڕۆژاوای کوردستان و هاوپەیمانان و ئەمریکا و ئەوە نەچۆتە قاڵبی ئەوەی کە ئێمە بە پشتڕاستیەوە بڵێین کە ڕۆژاوای کوردستان چۆن لەسەر عەرز ئامادەیی هەیە ئەو هاش لە هاوکێشەیەکی ئەقلیمی و جیهانیدا تەنانەت لە هاوکێشەی سووریادا پێزانینی کراوە دانی پێدانراوە لەبەر ئەوە پەراوێزی ڕۆژاوای کوردستان لە ڕووی واقعی لەسەر عەرزە بەهێزە بەڵام وەکوتر لە ڕاستیدا بێهێزە و ئەوەی کە کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ڕۆژاوای کوردستان من دیارە لە 2014 ئەم مەسەلەیەم بە کتێبێک بڵاو کردوتەوە بە ناوی کوردستان لە ڕوبەڕەبوونەوەی داعشدا لەوێدا دەڵێم و ئێستاش دەڵێم دوای ئەم ساڵە ئێستاش دەڵێم ڕۆلی پەکەکە لە ڕۆژاوای کوردستان شیرێکی دووسەرە یەکێکیان یارمەتی ڕۆژاوای کوردستانەدا کە ببێ بەهێز بێ دەرکەوێ ڕۆلی خۆی ببینێ ئەوەی دیکەیان بە ڕاشکاوی ئەڵێم بارگراناییە بەسەر ڕۆژاوای کوردستاندا چونکە ڕۆژاوای کوردستان کراوەتە مەساحەیەک بۆ یەکلاکردنەوەی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ تورکیا ئەم بارە قورسە دانانی لەسەر شانی ڕۆژاوای کوردستان ڕوبەما کێشە بێتەوەتەکی کێشەیە بە تایبەتی شەگەر ئێمە تەماشای ڕەهەندە نێونەتەوەیەکەی ڕۆژاوای کوردستان بکەین هەم بەغداد و هەمیش تورکیا کە زۆر بە شدەتن ئەم ماوەیە تاچەند وا دەکات کە قەزەی کوردی بەهاڕێ ئایا بەڕاستی ئەوەی کە ئێمە بەتابەت لە هەرێمی کوردستان بە دەستوری عێراقی بەدەستمان هێناوە لە دوای 2003 کە بەشداری ڕوخانەی سەدامان کردووە لە 2005ەوە دەستورمان نووسیوەتەوە مەترسی هەیە ئەمەش بڕوات بە پرسیارەکەی جنابەت دوو بەشە لە ڕاستیە لە بینی بەرداشی ئەنقەرە و بەغدادی بەسەر باشووری کوردستان دێ من عەرزی خوێنەرم کردووە لە هەندێک نووسیندا نەک تەنها لە یەکێک ئەڵێم ئەوەی کە لە 75 ڕوویدا لە نەتیجەی ئەوەی کە بارزانی باڵی مەلا مستەفا کۆدەکانی حرەکەی کوردی لە باشوور تەسلیمی شای ئێران کردبوو و شای ئێران لە سەفەرێکی کورددا لە بینی تەهران و جەزائیرە ئەو کۆدانەی برد تەسلیمی سەدام حوسێنی کرد بەرامبەر ئەوە نیوەی شەتل عەرەبی وەرگرت من وتۆمە ئەم سیناریۆیە دووبارە بوونەوەی زۆر ئەگەرێکی بەهێزە ناڵێم 100% ڕۆئەدا چونکە بە پێی ڕێکەوتنەکەی 50 ساڵی ئەوەی من پێی بگەم تەنها مەسەلەکە تێپەڕاندنی کۆمەڵی بەرمیلی نەوت و شتانە نییە بە تورکیادا بۆ فرۆشتن نانە لەوە زۆر زیاترە ئەم ڕێکەوتنە مەدەیاتی استراتیجی هەیە ئەمنی هەیە اقتصادی هەیە دیپلۆماسی هەیە سیاسی هەیە لەبەر ئەوە من پێم وایە قەراری باشووری کوردستان ئەمڕۆ چەندە بەغدایە دەکرێت زیاتریش لە ئەم پەرە بێت
ئێمە بە بەغداوە گرێدراوین بە ڕێگای دەستورەوە بەڵام بە ئەنقەرەوە گرێدراوین ئەوە طبعاً لە دەرەوەی حەزی هێزە سیاسیەکان تەنها هێزێکی سیاسی هەیە ئەم گرێدانەی کردووە ئەویش ڕێکەوتنی 50 ساڵیە ئێمە بە ڕێکەوتنی 50 ساڵیەوە لەگەڵ بەغدایە لەگەڵ ئەنقەرەیە پەیوەند کراوین و پەیوەست کراوین و وابەستە کراوین لە ڕاستیدا وە قسەیەکی جوان کراوە ئەڵێ ئەو وەفدانەی کە ئەچن بۆ بەغا فایدە هەرە هەستیارەکە بەدەست ئەوانەوە نییە ئەوانەی کە ئەچن بۆ ئەنقەرە ئەوانە فایدە هەستیارەکەیان بەدەستەوەیە فایدی نەوتە کەواتە ئێمە ئێستا بەرەوڕووی حاڵەتێکین لەوە ئەترسم بەجددی لەوە ئەترسم ئەنقەرە خۆی بەرەوڕووی ئەم پرسیارە بکاتەوە بڵێ باشە ئێمە زەرەرکردنی 26 ملیار دلار جگە لە تەبعاتی قانونی لە پێش دەرگامانە ئەگەر بێت و عێراق بیباتەوەدا ئەوەی کە لە پاریسا پرۆسەی پاریسا ئەکرێ کەواتە خۆی ئەخاتە بەردەم ئەم پرسیارە ئەگەر ئەم زیانە گەورەیە لەسەر هەرێمی کوردستان بکەین بەرامبەر بە بەغدا ئایا باشتر نییە لەگەڵ بەغدایە ڕێکەوین هەم ئەم زیانە ناکەین هەم شتێکی تریشمان لەوانەیە دەستکەوێت ئەمە پرسیارێکی زۆر جدیە چونکە ئەم پرسیارە وای لە شای ئێران کرد کاتی لە 75 خۆی خستە بەرامبەر ئەم معادلەیە ئایا بەردەوام بوو لە فکری کورد یا ئەگەر ئێمە دەست لە کورد هەڵگرین چەندمان بەرەکەوێت چیمان بەرەکەوێت بەڵێ نیوە شەت لە عەرەبمان بەرەکەوێت بۆنە ئەمە حاڵەتەکەیە و من ئەمەوە جخت بکەمەوە کە دەبێ کورد لەم سیناریۆیە زۆر بترسێەوە ئیش لەسەر ئەم سیناریۆیە بکە بەر لەوەی کە ڕوودا دکتۆر ژیان بە هەر معادلەیەک بێت خودی کاک مەسعود و پارتی توانیویانە لە هەرێمی کوردستان یعنی بەو معنای ئەو کە کوڕی مەلا مەستەفایە و خۆشی یەکێک بە لەو کەسانەی کە ئەو پێی دەگوترێت هەرس ئاژبەتاڵ نسکۆ هەر شتێکی پێ دەگوترێت ڕادست کوردستانی عراق و هەرێمی کوردستان و شۆڕشێکی 14 ساڵیان ڕادستی ئێرانیەکان کرد و ئەوانیش لە معادلاتێکدا دابەشیان کرد و کوردیان بەزێ هێشت و خەڵکەکان بەزێ هێشت و ئیتر خۆت دەزانی ئەوەی کە ڕوویدا دەنا لەنەوە حەدەسان دەژیایی ئێستا کارمەزۆی زارێکی دیکە هەمان ئەو کارکتەرەیە ڕێگا بە خەڵکی تر نادا کە لە ساحەکەدا وجودیان هەبێ ئەوەی کە وجودیشی هەبێ خەڵکی بێهێزەوەکو پیاوی ئەو دەبینێن یان وەکو سێبەری ئەو دەبینرێ تەنانەتەکە لە پۆستی سەر و کۆمار تەماشاکە کارکتەرێک دەدەنرێت کە هەر مۆزەفێکی ئاساییش نەبووە 10 ساڵ پێش ئێستا بۆیە ئەمە ئەم بێ ئیرادەکردنەی میلەتێک بەدەستی کەسێکەوە ئەوەش خەتەر نییە لەسەر قەزیەی کوردی بەقەت ئەوەی کە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی هەرێمەوە لە دژمان دەگوزارێت ئەمە پرسیارێکی زۆر جوانەوە ئەگەر ئێمە پێداگیری بکەین لەسەر دروستی ئەو تیۆریەی کە پێی وایە سیاسەتی دەرەوە درێژکردنەوەی سیاسەتی ناوەوەیە یا بەنەوەیەکی تر ئەگەر بڵێین سیاسەتی دەرەوە قوڵایەکی کۆمەڵایەتی هەیە کە ئەو قوڵایە کۆمەڵایەتیش سیستەمێکی سیاسی دەرەکاتە دەرەوە تعبیری لێ ئەکا من پێم وایە تاکڕەوی پارتی دەمێکە ئەوە تازە نییە بۆتە یەکێک لە مەترسیەکانی سەر باشووری کوردستان و ئەم تاکڕەویکردنە بە پرۆسەی ڕێفەراندەمەوە ئەوەی پێوتین کە ئەگەر بێت و ئەم پرۆسەیە نەوەستێنرێت کە دەرفەت هەبوو لە ڕاستیدا دوای شکستی ڕێفەراندەم هێزەکانی تر بڵێن یا لەگەڵ تۆیە تەرەف نابین یا ئەوە تا سیاسەتی هەرێمی کوردستان لە دەرەوە نابێ بەس تعبیر لە پارتی دیموکراتی کوردستان بکە من وتومە پێشتر ئەمە زمانی خۆشی وتومە کە ڕاستە پێشتر بڵین لە دەورەی پێشتری پەرلەمان پارتی 38 کورسی هەبوو لەم دەورەیە 45 هەیە بەڵام لە دەسەڵاتی جێبەجێ کارە 75-80% دەسەڵاتی جێبەجێکار بەدەستی پارتیەوە ئێوە لە زمنیشی لە سیاسەتی دەرەوەدا بە تەواوە سەیترێک پەیامەکەت گەیشتە دکتۆر جیان بەڵێ گیان پەیامەکەت گەیشتووە دەمەوێت ئەوە تاوتوەکەین کە بۆی تاکە کاتمان زۆر کەمە جەناب یەکێکی لەوەی کە وەکو لێکۆڵەر و ئەکادیمی وەکو مێژوونوسێک دەردەکەوی کە ناسیۆنالیزمی کوردی تێیدا حازرە وەکو کەسێک دەردەکەوی کە دڵسۆز و زیاد لە پێوی دڵسۆزی نەتەوە و پرسی نەتەوەی خۆمانی ئەمە چۆن زیاد بکەینەوە لەگەڵ ئەم
شتە مزەیەفەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە ناوی دەوڵەت و لەسەر ناوی ناسیۆنالیسم و لەسەر ناوی کورد و لە قەزیی کوردی و ئەمانەوە بەڕاستی هەم هەرێمدا دەدۆشێ هەم دادۆشینەکەش ڕادستی کۆمەڵە شوێن دەکاتەوە کە دژی ئێمەنە یعنی لە مزەزی تورکیا ئێمە چۆن دەتوانانی ئەمە لێک زیاکەینەوە جەناب چۆن دەتوانانی خۆت لەمانە زیابکەیەوە یان هەموو ئەوانەی کە وەکو جەنابتون چۆن دەتوانن خۆ لەمە زیاکەنەوە دیارە لە ڕاستیدا تەنها نابێت ڕوبەڕووی ئەمڕۆ بکرێتەوە ئێمە دەبێت لە مێژووە دەست پێ بکەین و بە تایبەتی لە شەستەکانەوە لە باشووری کوردستان کە چۆن جەدەلی پەیوەستبوون بە هێزێکی داگیرکار بۆی ئەم هێزە داگیرکارە یارمەتیت بدا بەڵام لە لایەکی ترەوە تۆ ناوی خۆت ناوە جوڵانەوەی ئازادی خوازی کوردستان تۆ ناتوانێت جوڵانەوەیەکی ئازادی خواز بیت لەو لاشەوە تا سەری ئەسقان پەیوەستی داگیرکارێکی تربیت و بە پێی کۆدەکانی ئەم داگیرکارە هەڵسوکەوت و ڕەفتار بکەیت ئەم حاڵەتە درێژ بۆتەوە لە شاخەوە هاتۆتە شار بەو مانایە دوای 1991 گۆڕانکاریەکی گەورە بەسەر ئەم کولتورە سیاسیەدا نەهاتووە ینی هێزی سیاسی دوێنێ لەبەر شەرایطی شاخ پێویستی بەو پەیوەستیە بوو بەڵام کە هاتە شار دوای 1991 ئەم کولتورەی لە شاخ بەجێ نەهێشت هێنای کردی بە کولتوری شار کردی بە کولتوری دەسەڵات ئێستا ئێمە بە تایبەتی پارتی لەگەڵ تورکیایە وابەستەیەکەی ئەوەندە مەترسیدارە کە دەکرێت لە ئان و ساتێکدا بە چۆکشکانێکی زۆر گەورە بۆ کورد تەواو بکرێت ئێمە پێداگیریمان لەسەر ئەوەیە ئەم دەستهەڵاتەی کە هەیە لە باشووری کوردستان بە ضرورەت تعبیر لە کوردایەتی ناکات کوردایەتی شتێکی تر ئەڵێ ناسیۆنالیزمی کورد شتێکی تر ئەڵێ هەر نەبێت لە ئاستی تیوریا بەڵام ئەو دەستهەڵاتە شتێکی تر ئەڵێ و شتێکی تر ئەکات دکتۆر جان لە باشترین حاڵەتدا شەرعیەت بخۆیەدا بە ناوی کوردایەتی بەڵام لە ڕاستیدا لەسەر دەستی ئەم دەستهەڵاتە هەروەکو من لە وتاری هەرە دواییمدا دەربارەی یاسای دادگای فیدرالی نووسیومە ئەڵێم ئێستا قەزیەی کورد لە بەغا دوو قەزیەیە قەزیەیەکیان هیچ چاوبرسیەکان و بەرژەوەن خواسەکانە و قەزیەکیان هی میلەتێکە قەزیەکی عادلە ئەمە ئەوەمان لێ ئەکا ئێمە تووشی ئیشکالێتێکی زۆر گەورە ببین هەر ئەو جەدەلەی کە ئێستا هەیە بە خێرهاتنی بەغدا ئەکرێت لە کوردستانەوە خەڵکی ناڕازی ماندوو لەو وەزعا ئەمان خاتە بەر ئەوەی کاکە ئەی ئێمە بە ساڵانێک هەوڵمان نەدا بۆ ئەوەی لە بەغا خلاصبی ئێستا بە خێرهاتنەوەی ئەەکەی ئەم جەدەلە جەدەلێکی زۆر جدیە زۆر گرینگە و دەبێت لەسەری ڕاوەستین و دەبێت جوراتی ئەومان هەبێت لەسەری ئیشکەین بەدەنگێکی بەرزیش بڵێین ئیتر قەزیەی کورد بووە بە دوو قەزیە لە ئاستی عالەمیش لە ئاستی هەرێمی کوردستان لە ئاستی ئەقلیمی و لە ئاستی عراق بۆ بە دوو قەزیە قەزیەی میلەتێک قەزیەکی شەرعی و ڕەوایە و قەزیەی دەسەڵاتدارێک کە تەنها خۆی لە پێشچاوە و بەرژەوەندی خۆی بەڵێ جا بە ئێمە ئەوە وەربگرین کە بەڕاستی ئەم بەرەیە چەیە کە دەیەوێت قەزیەی کوردی ئەوەی قەزیە مەزڵومەکە خاوەندارەتی لێ بکاو و بەرامبەر بە پارتی و بارزانی ئەم هەژمونەی کە لە هەولێر و لە هەرێمی کوردستان زاڵە بڵێن نە تۆ خاوەنی ئەو مەلەفەی کە چاوبرسی و بازرگانی بەمە دەکەیت چێ دەبێت ئەمە بکە چێ ئەمە ڕێک دەخاتەوە ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە کوردستان زۆر بە ڕاشکاوی ئەڵێم دەنگێکی زڵال و بەرز نییە ئەم قسەیە بکات ئەو هێزی و پۆزیسیۆن و ئەمانە گۆڕانکاریەکی بەسەراهات بە تایبەتی پاشەکشەی بزوتنەوەی گۆڕان نەک هەر زەربەیەک بوو لە ئەمڕۆی کورد بەڵکو بۆ داهاتوش ئاساری دەبێت یعنی ئەم بایکۆتەی کە کرا بە 75% کەم یا زۆر لە ڕاستیدا تەنها بایکۆت نییە بەرامبەر حیزبەکانی دەسەڵات و یا حیزبانەی کە هەن بەڵکو ئەکرێ بایکۆت بێ بەرامبەر بە دیاردەی سیاستکردن دیاردەی حزبایەتی هەرچی ناوی سیاسیە ئەمە زۆر خەتەرە ئەو هێزەی کە دەخوازێ خۆی تەرحکا بێتە مەیدان ببێتە دەنگێکی زڵال و کوێر دەبێ هێڵەکان جوان بکێشێت لە بینی ئەوەی کە قەزیەیەکی ڕەوایە بینی ئەوەی کە دەسەڵات دەستی بەسەراگرتووە و کردوویە بە قەزیەی خۆی بە تەواضعەوە ئەڵێم
قەزیەی کورد بارمتەیە لە دەستی دەسەڵاتێک کە ناشرینە مستحق نییە ئەو قەزیە جوانەی لە دەستا بێت دەبێت ئەم قەزیە جوانە لەم بارمتەیە ڕزگارکەین ئەرزی ئێمە داگیری کردووە بەڵام قەزیەی ئێمە خەڵکێک دەستی بەسەراگرتووە کە مستحق نییە نوێنەرایەتی ئەم قەزیە بکات بۆ هیوایە کە مەساحەی کوردی بتوانێت شتێک تەڕەحکاوە لە دیارە مەجای ئەوە نییە قسەی لەسەر بکەین ئایا باشووری کوردستان نقصانی هەیە لە حزبێکی سیاسی تر یا لە شێوەیەکی تر لە سیاستکردن کە زۆر جیاوازە لە شێوە کلاسیکەکان ئەوە دەکرێت بۆ بەحسێکی تر و بۆ مۆقعەیەکی تر هەڵگرێت. دکتۆر ئێوە پسپۆڕیتان زیاتر لە پرسی نەتەوەی هەیە وە لە ناسیۆنالیزم هەیە ئەم هەستەی کە لە هەرێمی کوردستان هەیە تەییدی بەغدا دەکە ئەم تەییدیەی کە لە بەتایبەت لە ناو کوردەکانی ئێران هەیە تەییدی سوڵتە دەکات بۆ ئەوەی کە حیزبەکانیان نیەنەوە کەریم کوردستانیان لێبێ بەجددی ئەمە مەترسیەکەی لە چیدا ئایا ئەمە ڕۆحیەتی کوردی بۆ شوێ دەبە یعنی بەجددی ئێمە لە هەرێمی کوردستان کە سەروەت و خاک و کۆمەڵێکشمان دۆڕاندووە بە دەسەڵاتێک کە هیچ باکی بە هیچ شتێک نییە و باوەڕ دەکەم ئەگەر هەلومەرجێک بێتە پێشی کوردستان بەزێبیڵن زۆر بە ئاسانی بەزێبیڵن ئێمە بینیشمان لە 16 ئۆکتۆبەر 16 سەعات نانتوانی 16 فیشک تەقێن بۆیە بەزدی ئەم دۆخە چ مەترسی بۆ ئێمە کورد دروست دەکات یعنی بۆچی خەڵک لە هێندە لە دۆخێکی بێ ئومێد بێتەیدی عێراق و ئێران و یان داژێ کارام بکە ئەم دۆخەی ئەمە کە برایم تا بڵێ ئاو سەبا ئەوەی لە عەرەبیا پێڵێن حوبلە بە مەترسی یعنی یەک دنیا مەترسی لەسەر ئێمە هەیە بەڕاستی و بە تایبەتی مە باسی هەرێمی کوردستانەکەین و ئەم مەترسیە دەبێ وا لە دڵسۆزەکان بکات کە کاتژمێرێک بکەن بە دوو بکەن بە 6 یعنی کەمتر بەحەسێنەوە هەست بە نیگەرانیی بەردەوام بکەن ئەم نیگەرانیە بکەن بە زەخیرەی پرسیارێک ئایا چی ڕوویدا ئایا چی ڕوو ئەدات و ئایا چی بکرێت بۆ ئەوەی ئێمە لەو حاڵەتەی کەتیایە دابڕێ من پێم وایە پرسیارێکی جددیە بەڵام گەورەیە وێرانکردنی وڵاتێک لە ڕێگای وێرانکردنی شارەکان و بیناکان و ڕێگا و بان وێرانکردن نییە وێرانکردنی مرۆیەکان وێرانکردنی حەقیقیە لە عەکسەکەشی ڕاستە هەر ئەزمونێک هەر سیستەمێک نەیتوانی مرۆڤ بینا بکە ئەو سیستەمە زوویە درەنگ ئەکەوێت و نەزەریەی متەوازعی خۆم لە کەوتنی سیستەمی سۆڤیەتی ئەوە پێیانە بوو سۆسیالیست لەسەر ئەوە کەوت کە نەیتوانی مرۆڤی سۆسیالیست بەرهەم بهێنێت ڕۆژ بە مسکۆڤیچەکەی دا ئەچوو بەجادەدا شەو خەونی بە مارسی سەکە و کۆکەکۆلا و دۆلار و بەرلین و واشنگتن و پاریسەوە ئەبینی ئەم دژایەتی خەتەرە تۆ ئەگەر بتەوێت سیستەمێک لەسەر پێگەیاندنی مرۆڤ گۆڕانکاری لە ئەسێنسی لە جەوهەری مرۆڤ بکەیت جیهانبینی مرۆڤ بکەیت ئەوە گۆڕانکاری حەقیقیە و ئەوە گۆڕانکاریە گەورەکەیە لە بەڕاستی گۆڕانکاریە گەورەکە لە بینایەکان و یەک دەقیقەما بۆ زەنابەت بێت دەمەوێت سەرنجی خۆتم پێ بڵێ لەسەرەوەی کە لە نێوان دوو قوتبەکان دەگوزارێت هەم قوتبی ئەوەی رووسیا سەرپەرشتی دەکات و هەم ئەوەی ڕۆژئاوا کە ئەمریکەکان سەرپەرشتی دەکەن وە کورد کە ئێستا حالیەن با بڵێن حسابی ئەو مانگە دەکەین لەو مانگەدا غایب بوو لەم دۆخەدا قەزەی کوردی بە تایبەت ئایندی هەرێمی کوردستان بۆ کوێ هەنگاوتنێ وە بەرەو چه ئاراستەیەکە یەکش زۆر گرنگە کاتەکەم زۆر کەمە یەکش زۆر گرنگە تا ئێستا ئەم دوو جەمسەریە بەو شێوەیە بەردەستە نەبوو لە شەڕی ئۆکرایناوە ئیتر ئێمە کەوتینە جیهانێکی تر دوو جەمسەری ئیتر خۆی جارێکی تر ئەنوێنێتەوە و لەو دوو جەمسەریەدا گەمەی سفری دێتەوە بۆ ڕێ هەر وەکو چۆن لە جەنگی ساردا لە ساڵانی شەڕی ساردا کۆدی بڵین یاریکردنی نێونەتەوەیی بوو گەڕانەوەی ئەم حاڵەتە لە قازانجی کورد نییە ئێمە پشتمان 30 ساڵە بەڕاستی گەرم بوو بەوەی کە ڕۆژ ئاوا حیمایەتمانەکە ئەمریکا حیمایەتمانەکە بەڵام ئێستا لە بەرامبەردا هێزێکی تر ئەوێ بێ بڵێ نا منیش لێرەم وە لەبەر ئەوە ئەم دوو قوتبیە
طبعا ماوەی ئەوێ تا خۆی جێگیر بکات و من خەریکی نووسینێکم ڕەنگە لەو ڕۆژانەیە بڵاو بێتەوە کۆناغی داهاتوو ئایا چین چی دەکاوە چی دەڵێت چونکە تا ئێستا تەواو ڕوو نییە ئایا چین بە ئاسانی ئەچێتە ژێرباری ئەو قوتبەی کە رووسیا باسیەکە یاوە تا خۆی لە دەرەوە ئەهێڵێتەوە چونکە ڕۆیشتن بۆ قوتبی رووسیا زیانێکی زۆر گەورەی مێژووی ئەگەیەنێت بە چینەوە بەسی ترە بەڵام ئێمە بەرەو ڕووی ئەو گەمە سفرین و لە گەمەی سفریدا کورد ئاسان نییە لا هەڵژێری کورد ئاسان نییە خۆی لە یەکلاکاتەوە کورد زیاتر ئەکەوێت لە ژێر فشاری ڕووداوە نێونەتەوەیەکان لەوەی کە تا ئێستا. زۆر سپاس بۆ دکتۆر بورهان یاسین لە سوید، سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆ لێکۆڵینەوەکان کە ئێمە بە شێوەی بەراوردکاری پێشکەش پێکردن. دەستت خۆش بێ. سپاس ئێوەی بینەرانی ستانداردیش هەر لە خۆشی دابن کاتێکی شات.